پێ لۆ چاتینە ینی پێی بێ پێ لەگەر ڕوونکەم بوو هەرە کاکە ئەو مەسەلە نازم چی لە هاتەوە ئەگەر بڵۆمە پێمان بدەیت مەسەلەی چ؟ ئەوی میراتەکەی میراتی چ؟ ئەنگۆ هەتا ئێستا لەسەر کەراتی خۆتان ناتنە خوارێ؟ کاکە لۆ لە کەسە کەراتی هاتی خوارێ کو بابی تو بووە ئەوەش بابی مە بووە ماری بەش کردوتەوە خوشکانم دوعای ماری دەکەم بەس پێ عیبە پێت بێن کورە قەوچە تێک نەکورا لۆ قەسەمان ئێستاحالی خۆشمان قەسەمان تێک نێ کاکە ئەدیوە تۆ خانێکی بامت فرۆشتبوونیە بابت خانی لە چێ بوو؟ کورە بابت ئەو ڕۆی ئیشی نەکردیا؟ کورە کاکە کەنجنێ بابمان ئیشی کردیا ئەمن هەموم بە شان و پیلی خۆ پیا کردیا ئەنگۆ گچکە بووینە من دابنە من هەر کاسبیم کردیا کاکە سەر چاوم برا گەورەی ڕێزت دەگری بەس کاکە ئەتۆ ئەو مار و میراتت هەموو برد هەمووت خوارد هەمووت بە زێردا لە ملی ژنت کرد لە ملی مندارت کرد هەمووت خوارد هەمووت بە خانیدا هەموو لەفکە لە بەرچ خۆ نام چ لێ کرد ئێتیمەش ئەمەش بە شەرین و برای توینەوە شەشخانی بەکرێش ئەمەش کوڕە خوشکەکانم ڕۆژ هەر تێوارە دێنەکەنەما دەنووزێنەوە ئەو برام قەدری لەمە کردیە لەمە گەورەترە و ئاخر کو دەبی کاچومە توش سندان لە کونی چاوی خۆت و خوشەکان بدا ئەتووە دەزانی داخوا بابن ئەوە زێری ڕەشی بەجێشتە کورە ئەمن بە خۆم ئیشم کردێ بە خۆم کاسبیم کردێ مارم پیا کردێ دوات و چیشت هەیە ئەمە زێری بە منیژنم وەکەم وە نەکەم ئەوە پەیوەندی بە تووە نییە ئەنگۆ لە خۆتان ناکاسبن ئیش ناکەن دەتانەیە یعنی ئەمن ماری خۆم بدەمەنگۆ دوای بابتان هەمووی لە پاشە خۆی بەزی هێشت دوو بزنی گڕوو ئەویش یەکمان کردە سەدەقەی ئەو لە ڕێی وەختێک نەخۆش بوو ئەو ڕۆی دەستان بەر بوو خلاص برا کاکە کۆیە ئەدی ئەو مار و مرتێ ئیچێ بەجیمە ئەتو ئێستا سەسات ێستا لێ دەدەی کاکە چاوەکەم ئەتو برا گەورەی مێ کاچی خۆ بابم یەک دنیا ماری بەجێشت یەک دنیا میراتی بەجێشت کاچی من کورە تۆ هەمووت برد کورە تۆ لەخوای بترسی کاچی من کاکە ئەدی ئەو خانەی فرۆشتمان ئی بابم برێ ئەدی پەنجەمۆرت بەمە نەکرد نەگو دوای حەق دەدەمێ بەس وەرن پەنجەمۆری بکەن هەمکانێ ئەو بینە و بەردەی ناوێ هاوکانی ئەنگستان دەوێت وڵی دەمانوێت حەقمان بدێ حەقی خوشکەکانیشمان گوناوان بەخۆشی بابە ناخۆشی نەبیت ئای کفر بوو ئافرەت بوون شەرمێ دەکەن دەعا بکەن لێنەکەنەمە دەنووسێنەوە دوونێ هات دەکەم دوونێ بری خوشکەکەم چی دەبووە دەگۆڵ شەمێ دەکەم بچم بە کاکەم سعید برێ دەعای بە شەمال هات دەکەنە من چاویان پڕ ئاو بوو وەڵە دەگەم فەقیرانە یەکیان کرێتیە فەقیرە خۆ نازانی هاوکانیان بۆ میراتی دەوێت ئەدێت و ئەدێت و کاکە حەق خۆمان دەمانێ و تەواو دەوەڵی با پێتان ماری خۆمە میراتی خۆمە دەوەڵی چاوتان بە یەک فلسی ناکەوی خۆش بنەوە برام چاوەکەم برا گەورەی سەر چاوم حەقمان دەێ مادەبانە بتە ناخۆشی نەرێ برا گەورەمە لە برا گەوراتی عەبدی هەیە لە عەد بچێ دەرێ قبولمان نییە ئەرێ وەڵا حتا ئەو عەدێمە ڕێزت دەگرین وەکو برا گەورەک ئەگەر نامان و میراتی بابت هەموو لەف کرد و خواتت قبولمان نییە ڕاقۆی گۆ ڕاستی کە مێکە بە ناخۆشی کاکە بە خۆش لەماداتی ئەمە عەلعانیش دەرم بەخۆش ئەو ڕێزە لە بینمان نامێنێ ئەرێ وڵا يعني الصحاري خۆش الصحاري خۆش بزانە کورەنگۆ بوونەوە عەسەلامە ئێدە وەڵڵا وەبیلا وەتللای هەتا دەشتۆ پر نابینانە چیلەکنەوە ببەن بزانە کووە وە دەزان داخۆ گەفی لە منداری دەکەن وەڵای مان ئەمە هاتی نەکنێت و بەخێر بەسەر چاو هەندە ئیشمانێ دەبی لۆمان جێبەجێ بکەی مام تۆفێڵەت بۆ خۆ دەزانی با مۆخت خۆ چەنی مارە بوو بابت ئەوەی ئەمن بزانم بابت ئەوەندەی ئەوەندەی هەبوو حتا پزیکە هەنگۆ هەمووتان بخۆن بەشی بە کوڕەکانی خاڵ بابێت دەوەڵی مام تۆفیق چوینەکە سعیدی برا ئەو بە نسبەت برا گەورەیە براگەورەتان دەرێ ئەمن هەموم بە شان و پیل و خۆم ئەو مارەم پیا کردیا یەک عانە و ناکەوی وڵاوای گوت یەک درەمیشی نەدایتە خوشکەکانمان وڵای مام تۆفیق زانین چەسون دێمە لە سنێ چی لەوێن دەرێ گوتی هەموو بۆ شانی پێڵ کردەوە وەرە بابە بامان ماری هەبووە بامەشتی هەبووە نا بابتان خاتی هەبووە دوو بزنە گوڕی هەبووە ئەوێتم سەرف کردیا تخۆ قسەی دەکەم مام تۆفیق خوشکەکانیشمان ئەو مام تۆفیق لەوەی سێتر ئەمە سێ برا چوینەکنی لە باتی ڕێزمان بگری لە باتی برێت دانیشن نانەکی بخۆن ئێسراعاتێکی بکەن شەوێ ببینێنەوە هیچ
هەرسێکمانیدا بەرساب و بۆکسان و لەقال ئەوە دەبی ئەوە ئاخام تفسیر دەکەم ئەنگۆ دومین زاد بووگن یعنی وەتان نەگرتە لە ئەوەلی ویان نەخۆ دوایە جار وێ دەبینی کابرا ئەوە داری بەر دەکەم دوایە منتەسە تەمەنێک دەڕات يعني ليه عند السويد صار والله ما بشمان معي والله ما في سنة داني منقول ما رخصنا يعني بشمان بذاك اليوم ما متفق ساكت بيدرين بروان بيبقى برواده كم سريتو له حمود نيا ناخو ايوه بس سريتو بس سريخون بس سري زماتش إيه؟ والله بالله وتلاقي او سعيد براقي ولا منيا حانين ذاك حرسك مان حتى ندايت خوش كانش والله ما متفق لابو فنزموري امي بس قلت يا ولد لا والله ورد قلت يا ولد ولا ما تعرف اقولهم كنت عالم عادي بتمشاكل دي ذكرهم قبل لبسان دمرهم حاصل كان لدي خوتان مجري بي بزاي خوتان برين ورد ما قلت يا ورد ما قلت يا من دعاء تسبق خوش كان يشتغل لو رجعك سؤال على ذاكم اگر اقول ساعتان وتا نقدبو هاني امن طبعا صعيد انا كاك لبخرا خاطري بابي امن كبرى دلي بابي ما ذوق طلق الصعيد كم كل صعيد بروان كمان بدي زوال ما توفيق حالي ستاندك بوشي برايان يخش كاريس باب دا يقول باب الدنيا إذا ما تعرف أول ما قدوا كودين كنا تدرين ما تعرف بروت تارك مالوك باش ما مداتي أو خاني وعرضوا واني فلوس دي بابا من تأكيد كم باشرة تأكيد شلو بس أما إيش هو كودا كان ما تعرف كزاري واشوا قوما ودي قلت دوايا أو فقير بقول خد ولا من بقولتنا ولا لو صفين لو كل ما باش ما ربان نعملوا قبل نيدا من سنة شوية كتير مشكلة أو زمان توفيق تخوا برا قوراتي وادبي نا والله قالوا بيتنو نيدا بني غدي يكذبنا ما توفيق اما باسر النشيني عملوا برا كانم هذا ستين دروي بس تقوا جوابك مالو منو بس كم قاعده كذا بقسيتو درينا رم دبي اشتك ما دنا والله برا كان جم دستيان كل تمشى والله يعني خير جور دقاتي خش ما خش كان يشم كريتي وضعي قال خراب كاتش دزاينتن خير جور دقاتي بخواي دستيان كنت وضعي خرابه ما خير او عندي خمي خوماني خمي خش كان معنا واتي دنو زيتو افردنيا اقرت تبر دبي اني جيت ما خميتي ما انا خمت انا بي ان شاء الله خير دقاتي بخواي صعيدي بيدري معاري لكم أريد والله إذا بخاطري باب ولا كم ناس إن شاء الله كاك براو رو خدا إذا باستين برو ما متفق غير ما حد أو ما تساوري ولا ما تشدي ما متفق وعافية بابري كاك بابري دال باب بخير مالي دنيا يا خو بخير بيستر هدو تساوي مام توفيق والله وبالله وتلا كيفي او دنيا بهات اتو هاتي دزاين سي وچ اتو دبينم خدا زاين درم نيا في نقدبتو ودزانم بابي خوم ديتوا والله كاك سعيد خدا عفوك يا اخوا والله امنيش براسي لبر اوي كسكا باب برادرين باب بما هويا وش سنزاري اتو دبينم انغو دبينم متزارم امن بابتان دبينم چونکە پێشینان روتیان گوتیان یعنی ئەگەر ئەتوو بابت خۆش دەوێ ئەگەر بابت خۆش دەوێ بابت نما هەڵ بکەن ئەو کەسەی کەوا بابتی خۆش دەوێ لەگە بابت برادر بن والله وەیە اختیارە قەدیمەکان وا دەرێن نانە وەیە وەڵا بەس وەڵا مام تۆفیق بەخۆ دەزانی دنیاکە ئەو هایلی هاتێن یا دەبی ئەتوو حەول دەی سا دوازدەی مانجێ یاڵە پێ ڕابگەی ويا دنيا وهايلات مصروف جرام بوا عائلة بريو تون قرص بوا يعني اتوقع حاولنا دي معتل دبي والله عيبي شاور لو ظروفي بس داس بانكي ولا بخرشي والله ذاك اصلي بعراري هتا فيد بكري قصوري نكي باشا خش زوي ني دانش النبي هذا بغادي على تقنا شي بدي والله او اجنا ما توفق تنزر او هلا ماري خو ما قلت لقى زلي بعصمان كده قلتم على زلي كنج روجك او هذا بيتن يعني مجالك ببيتن هيك هو بتنسرش لما توفيقي بدل والله هو ابو مامته والله امنيش دل اقاد دي نشهد بناراتنا بس والله صعيد امن له ايش شاتما والله يا اخو بخير يسر حد تساوي امن براسي سخوشا اترك زاني قولهم الخو عم جارب شي لقى بابا ما لما اريد عاد بس ما دكت ولا بدو ما داد اسمه شاي ما دك جد داي قابله من دارك الوقت ديار براكان دقه خوش كانت يعني خوش كان نهادو براكان هادونا كنا من هرسيشان ايه قلت امام توفيق اتو برادري باب ما بوي الان سنه سعيد سو او ميلو مارو هراوريا عم ميلو خو كده هيك امامي هيك اللي كمان
قلت يا حتى خوش كانش بس ما ندعى هذا كان أمنش قلت والله كاكا أقورتان قلبي خيناك بس أقورتان قلبي معناه قلت بام من هيب يعني قلت والله أمن وفيناك بابتان الحمد لله دور من الدنيا بابتان فقير أبو أرجع الآن شيء هاتي ما قلت أقل وايا حق النداني يخش كان بلا كان باي بامروشي قاعد زان كوب أصعب كتاب شريكه قبضاني السعد كيف بيعدي أو مارا كاك سعيد أو يبا فيري بابل نوالا دوان وليك كان بتيشتيا حتى قوي سكنتو بابش اللوزي بزيهش أعطولو نوا كان خود بالديري أو دنيا عنها دمرين ندو ما بدي مني أو ذلو أتلبو دو عنا ما رخوت كذا كان غد لخوش كل براد كي باب والله إمام توفيق أمنها كان لو قصانتون يسرم صرما نازان ما أبراني من كو تاوريان هنا هاتنا كنتو بتتاوروك هاتنا إمام توفيق يعني پیشان قسەی پیشان هەمووی وەچی زێڕیا دەرێ لە فاسقان دەبی وەلیە لە وەلیان دەبی فاسقا بەس ئەوانە نییە چاوڕیان نازانم نییە چی ئەگەنا کو دێنەکنەت و ئەرێ سولێ باشە باش یەک دیناری یەک میراتی ئەو بابەی لە بۆمە بەجیمایە عتامە بدەینە براوان حرام مام تەوفیق بەخۆیە تو ڕاست دەکەی قسەکانت هەموو وایە ڕاستە بەس ئەو براکانی سعیدی نییە ڕوویان ڕۆژ بی یعنی دوور بوو لێت و بەخوای مام تەوفیق یەک دینارێ غەزورم نییە نەکەتە بەرچ سعیدی نابەخوای چیزم کاک سعید ئەمن کابرایشی دوورێن دەست و بێگانە نیمە لە گۆزوم نەزانم خۆی قابلە ئەمن نەزانم بابل هەموو جارێ ئەمن ئەساب و کتاب لە بابت دەکرد مەڕ و مارات و خوری و ئەوەی دەپرۆز ئەمن یعنی لۆ دەژماز و پارەکەەوە دەکرد ئەمن قابلە کو بابەتی سیرێت و بەدیلمایە کورە بابە ئەو میر و مارە و هەرا وریایی بابت بەجێهێش هەتا پرسی ئەگۆ بخۆن خڵام نابی کویسی بەجێهێشە خدا کە خۆ من غەریب نیمە نەزانێت ئەم گۆوانەکە شوێ قسانە دەکەن ئێمام تۆفیق ئەتو مادام ئاگال لە هەموو عەقۆی سابیە منش دەزانم ئەدی مام تۆفیق باشە بابم بەڕەحمەت بی ئەدی دوو مانگا لەسەر جێ نەکەت زولێ بەدی بەرێ وەڵڵا باش ئەدی دکتۆر و بینە و بەردە و فەحس و فعوسات و عەبوو هەموو ئەمە لە پارەی بەرێ وەڵڵا ئەمە هەموو بە خۆمان سەرفمان کردی بە پارەکەمان لێ سەرف کردەوە دوایانیا ئەوە تا زولێ وەنە بوو ئەوە ژنێکی گەورە و تەمامە خۆ دەزانی با خۆی لە خوای نەکاتن ئەرێ زولێ بابم سێجەمە سێ چار هێلکەمالوو لە ڕووی نەدەکات ئەوە بە پارە ناکرێت بە سێ چار هەلکە برێ پێشەش هێلکە ئەمە دەرم چاوە یعنی با کەمەی برێن زۆرەی نەنێ یعنی مام تۆفیق دینارێک نماوە حتا لە تازەکەی برێ ئەو برانە دینارە چەند لەو بابەی سەرف کرد لە تازەکەی خوا ئاگادارە زولێ لە تازەکەی بابت هەندە پارەی نەدانێ گۆتی قەی مام تەوفیق بە چایە من کاک ساکێت خوا من ئەندە فەقی العادۆکە نیمە بەجوور دەرزی و حەبەک و دوێرکەی ئەو میر و ماراتە بنیدێ کۆتایی دێتەوە دەرێت ئەگەر 6 مانگ لەسەر بەزەبری پارە و ئەوە بتن ناکات یعنی لەگاشی خارێک لێ بتووە دەزانی بابت سەهەبوونەک بوو ئەتۆ پێکەینە بە قسانەوادی کە تو وا دەرێ وەڵا با منتی نەکرێ بابێ زولی هاتێ پارەی دایتە بابتوو کورە بابت مۆتازی کەس نەبووە بابت حالم بە بابت خەنی بوو هەندی خێریان پێ بکە هەندی شتیان داتێ هەندی ئەم ناشان داتی کاش خۆم هەوکانی مام تۆفیق ئەتو نییە قسەی لە من وەرگرە یعنی ئەمە دوو نەفەر یعنی ژنە و زەلامە قابلە دروی لەگە تو بکەیت نانام دوێ دەکەن بەزاخر ئەم واتەزام چەندی هەبووە باشە باش ئەری زولێ دەکرێت ئەمە پارێ خۆمان لە ئی ئارەقەینی چوانی خۆ ئەمە ڕۆژێک لە ڕۆژان دانیشتیمە بەبێ ئیش هەر ئیشم خوا دەزانی مام تەوفیق خەو خەڵکەیە نییە یەکیشیان دەکرد ئەو سەعیدەی دوویشیان دەکرد پێکەوە ئەرێ خوا ئاگادارە باشە دەکرێت ئەمە پارێ خۆمان مام تۆفیق لە بەرچ خۆمایی ئارەقەینی چەوانم لە بەرچێ برام حەسوودن بەخوای مام تەوفیق چاویان هەر نایە حەسوودن دەزانی چ هیچتا ئەوە تازیەی خەزورم خلاص نەبوو خدا نییە خدا چوو خانوش فروش بەبێ ئاگاداری سعید باشە مام تۆفیق دەزانین چ چاوەڕۆچقەیان دەزانین چ بە من دەرێتن هاتە ئەلێ داشە دەرم برام چاوەکەم کاچی من بری یارمەتیم بدا بە برایانە قەیدی ناکە بەس مەرێ میراتێ بابم برێ کاکە مەسروفم نیە مەسروفم بدێ دەرێتم دەرێ ئەدیلو ئەتو زێر لە ملی خێزان ئەرێ ئەتو زێر لە ملی باز نەکردی هەیە خوا دەزانین لەو حەڵقەیە زیاترم نییە ئەوەش خەزورم لۆی کڕی
ئەتوو خەیدەوەی ناکە ئەمن مەقصدم ئەو شتانە نییە کاک سەعید ئەمن غەریب نیمە ئەمن پێنایە ئەنگۆها بمبرین ئەمن ئەتوو دەناو لانشێ بووی ئەمن دەزانم دنیای بابت بوو ئەمن ئەو مەڕ ئاخر ئەتوو کەینێ بەکات بێت و یعنی ئەتوو خڕاتە غاردایە ئیشتکردی خۆدانە نشی بەڵام لەسەر میل و مال و هەبوونەشی گەورە و گران نەدەت و غاردایە غادارەکەت هەر پێت کرا مارەتەکەی خۆت دەخۆی نەکرا خۆت پارێ بینە مارێ هەمکانی مام تۆفیق دەزانین چیا ئەمە هەتا هێوارە لۆ یەک دی بلێن ئەتو قسەی من ناستن نە من باوەڕ دەکەی نە ئین زوێ خێزان باوەڕ دەکەی مام تۆفیق گوناح نییە ئەوە لۆ بنەوە نیە ئەرێ وەڵڵا ئەتو برادەرەکی بووی نەبووی بابمی بابیشم مرد یعنی ئەتوش چووی ئەوە کاکە هایتم و نایدەمی میلات هەیە و نادەم ئەوە من ناتانم خۆ من بابت نیمە ئەوزە پێی ناوێ ئەمن ئەوەندە لە بۆ تو ئەوەکەم و ئەوە نیە خێزانم گروبانچە سوندی بخواتە تو باوەڕ ناکەی کورە ئەوانە بە تەزمانە هەرسێکا داچینە سوندێ دەخۆن گۆتم کورە نەخۆوەتان بدەی وەڵڵاوە بیلاوەتە لای داوە مەکماوە نەگرتیان ئێدە وەڵاوە بیلاتە زۆر بازان بابت دەوڵەمەندی کەس بلو دنیاهەیە یعنی قادر ئەوەندەی نەزانم مادام زۆر ناندەمێ و ئەوجە مادام زۆر باش دەزانی ئەڵعانیش زۆر باش بزانە هەڕوو زۆر باشش پێیان برێ برێ سەعید گوتی لەو میراتەی بابم بە جیمای یەک دیناریان بە چاوی ناکەوی زەکاکە ئەمن ناتانم ینی ئەمەوەنە دەێن بەڕای خوا و خێر دەگاتێ و گونا ئەو حەقیان بدێ حەقیان لەکنە من نییە نانە هەیتمان نادەیت وەریان لەرێ وەرمان نەگرتێ میراتێ بادیا وەرنەگرتێ کو خەنەکەن وەریان گرتیە دروی دەکەن مام تەوفیق دروی دەکەن وەریان گرتیە ماداکەوە ئەمن لە عالەمە نازەمەجە بەڵای نەبێ ئاگام نەن چەند خوشفتانەیان گۆ بەزان گۆت و خوشکەکانم و خوشکەکانیان دوو خوشکیان هەیە دوو خوشکیانێ معنا هەر ئەسڵەن ئەتوو بێ سەر ئەوەکەی مام تەوفیق هەر ئەسڵەن حەقی خوشکەکان ناکەوی نا دەزانین چیا ئەتوو خۆت بوانە بۆیەوە ماندی مەکە لێ گەڕی کاکە ئەمن دەڕۆ بەخێر بێ سەر چاو سەر چاو دەمەسا دەمەسا کو زمانی درێژ دەکە زمان والله دەزانین چیا خدا زانین لەبەر لەومە عەبدی نەبێت لەکن مام تەوفیق دەتگوت هەیتمان میراتی بابمە و نادم نایدەمێت هیچ لەو قسانە دەکەی یەکسی وا هەیە بەس نایدەم هیچ وان نەگوتمانە دەچیان نەکردێ با بکەن نادەم و هەر بە عەنتەری نادەم بە قورعان یەک دەرێنە ئەو تەسبیحەت چیە بە چاویان ناکەوی قەی ناکە سعید بەس بە خۆی خۆش نییە هەر ئەوات نەگوتوە ئەمن هەر چەند پینەن دەکرد لەوت و دەمگوت سعید خەڵکێکیشی دەکرد سعید دویش دەکرد من بە دروست ئەمن وا دەرێم نییە والا ئەمن باخۆم دەزانم ئەنگۆ چەندتان هەبوو تا کۆکورە دە تو چیش دێت و برادرەچی بووی نەبووی دوای ئەڵعان دەزانم نییە ئەو برای بێ چاوەڕوانی من چوینە نییە پارە لیتمانە دەستمان کردتە سەعیدە کورە هەیتان نیتە ملەکتان هێ شازدان بچێ بە قورعان یەک دیناری بە چاوی خۆتانە ئەمن لۆ یارمەتی خەزورم نادەم و کوڕێ خەزورم نادەم لۆ خۆیان پێ بەعەسێنەوە ئێوەن هەنا لە بەخاتری تو ئەخە لە بەخاتری چی یارمەتی وانە بدەم ئەوانە سێت کورە دەبا بڕۆن دەستت خۆش بیاخۆ سعید مەیاندی ئەتو لە چ دەیاندی خدا نییە لۆ دەدیەوە خدا سمێری نییە دەرێ دەستکات کەرەویسە مەیدێ هاتە بزانە ڕاو مەیتە ئەلێرە دانیشتە دەرێ لێگەڕێ برام ئەوە سعید بە خۆی دەماداتی وە دەزانین داخوا ئەمن خەشم کورە وەڵڵا فلسەکرد نادەمێ ئەتو تەمەشاکە ئەتو دیتیتت قونزیرکۆ لێرە لە تەنیشتە من دانیشتە یەک نەزانین دەرێ داخۆش تۆ زەلامە ئەخە قونزیرکۆ ئەتو حین دەرێ ئەسپەنیکت خواردیە لێ خۆش ناو کورە چ دەکات ئەخە تو چی ڕەش و برش دەرێ بروسک لێدای ئەتو بزانە تخوا ئەتوەرە برا ئەو هایە ئەتو براوەرە بچی لەکن خەڵکی زەمت بکە ناوەڵا ئەمە قەت جێم لێ نەبوو برا ئاوهابی لەو برا گەورەکەی ئەوجە با پێت برم زولێنیا ئەوە دنیا مەرگ و مردنە ئەگەر من مردم نێلی ئەوانە خوانە کاتلو بە باسانە دەکەی ئەوە دنیاە قەزدم یعنی نێلی ئەوانە بێنە سە قەبرم ناهێنم حەلە دەرکەی عەوشەی دەریانکە ئەمە شەرم بەخۆی برێمە ئەوانە برا دوانێ یەک قسە شێ با پێت برێم ناوەک دوای برێ وەڵای سەعید پێی نەگوتمە ئەمن لە توش عاجز دەبوو لەبەر ئەوەی نیە نابێت و بۆوانە برێ لە خەچ برێ ئەوە شوبرا من نارێ ئاقا چ زوانم برێ ناس وا دەکەم نەرێ ئەوە شوبرامە نارێن شوبرامە نا هەر ئەسڵەن بێزم نایێتە نا ئەو جەنیا ئەتو ئاقلێکی زۆر چاکت کرد مام تۆفیق هات بێرە زێر و مێڕەکەت لێ کرد بووە
تەمەشام کرد خۆ من خەشی نیم سعید کەچێ ئەمە نییە وەڵی وەش تەمەشام کرد گوتم ئافەریم ژن زێری شادی لەو تۆ حڵقەیە زیاترم نێ ئافەری ئەگە دنیا بوو یەک هاتە ئێرە زێر و مێران بشارەوە شکات و کەینە زێر لە من دیتە سعیدە تۆ لە ئەو ئەگە چونە جێکی لەبەرکە با پێ بتەقن بەس وەچی دێن لە ئەو مۆزوعی لەبەرمە کاتا برێنیتمان خەمت نەبی خۆ من خەشیم نیم سعید دە باشە دەبزانن یا بزانە چاکم لە بۆلی نانێت وەی بەسەر چاو چاو خۆش بەخوا خۆشە برا گەورە بیبێستە ئازرەچی هەموو مار و میراتی بابت لە بۆ بەزیمینێ برا گسەش بدەی بەت چولا ئەرە کاکە قنجرکۆ مام تەوفیق لە دوو تو هەناردوو چی کردەوە چی پێگوتی کورێ وەڵا بلەوەت لێ هەر نازانم چتان بۆ بجێڕمەوە دەزانم چ لەزانی دەزانم سعیدی برام قسێ مام تۆفیقی ناشێن دەبرێ دەی کورە ناشتێنی چ خدا وەڵا کردێ بڕوش وەرە بڕۆشی چوو ئاری تو بڕوشیش پارە دێ ئەمە پارەمان دێ پارێ بڕوشی چ کورە بڕۆژی چێ و ئاری چوە ئەتو دەرێت تێکچی ئەمن دەرێم کردێ بڕۆژ یعنی مام تۆفیق لەوێ ڕاچوو قسەکانی هەموو پێگوت گوتی بابت وەخت خۆی ئەوانەیە بۆ ئەوانەیە بە براکانش حەقیان دەکەوی گوتی کاکە ناقییانێ و نەیەکیش دەستمان بەر بوو ئەتی ئەمان ئەچ بکەین زای چ دەکەین وەرە ئەمە تەکبیرە ینی کولو بەشمان خوراوەمە هیچمان پێ نابڕێ وەرە ئەمە تەکبیرە کولو دەکەم خدا ڕەوە هەرێکە لەکنە خۆمان عوارێ خوای دەکەین ینی هەرەوە گەردەنی ئازاکەین ناگازا ئازا ناکەین عوارێ خوای دەکەین دەچینە و خوشکەکانیشمان ئەویان پێ دەری باشە نات دەرێ نادەم و قڵاسم ڕات چ دەکەین براتە دەی کوژی ئەتو برا گەورەی بە خۆت دەزانێت ڕێ کابراایەک ڕعمی لە دری نەبی و زەمیری نەبی چاوی نەبینی ئەمە چ بکەین حوارێ خوای دەکەین ئەوارێ خوای دەکەین دەوا بچینە خوشکەکانیشمان ئەوەی بەمە گوت ئەوان دەرێنە خوشکەکانیشمان ئەوانش حوارێ خوای بکەن ئەزی هەر خدا ئاسوش پێ یاخۆ دەڕاو بزانم ئەوە ڕاوەستە زولێ بزانم ئەوە چیە بابت نەبیت ئەها نە ئەوە عاجی کەریمە بزانم بەرە کاک عاجی وەی عەلەیکوم ئەسەلام وەڕەحمەت الله وبەرەکات باشی کا عاجی کەریم واللهی لە خوای بەزیاد بگەلە باش ئەنگۆ کوونە باشن واللهی گەلە باشی مار و مندار کوونە یا ڕەبی لەگە مەڕ و ماراتی کوی سافت کرد دەستت خۆش بێ هەندە جوانەگا بکرە کورە ناوەڵا لە دوکانە نیمە ناوەڵاوە هاتیمەوە مارێ لە ناو باقچە و ڕەز و مەزی دەگەڕێم ئارێ وەڵا لە مارە خۆمان لەگە داچە مندارە هاتینە ناو بیستانۆکە و ڕەزۆکە ئەوانە دەسوڕێنەوە ئارێ وەڵا وەی خدا عافوت کە کورە لە جێ قەدیمی چ کورە نا جێ قەدیمی چاعان لە جێشکەمە هەر وەرە سەیرانی کورە برێم لە چێن دەرەیە هەرنیا لە قیچەک لە هێروی باشتەیە دەباشەوە کاک عاجی ئەوە مندار لەگەر من پاشە قسەش کە تەلەفۆن لۆ دەکەمەوە دەباشە سەر هەردوو چاوم سەر چاوم ئەوە عاجی کەری بوو دەرێ مەڕم هەموو فرۆشتێ بۆ دوم جوانەگای بکڕ دەبار بچین ئارێ ئەمە هەنە چونە ناو ڕێزەکە ناوەڵە باکچن وەلو نایە ئەو سای چاو نابین چاوت نابینێت چییە تازە عیبت نەبوو سای دنیا تاریک بووە ئەمن لە دیارم بۆ خۆت ڕاگرەسە وستنەوە سەحبەتانە لەگەرە من مەکە کەچە سەحبەتی چ کچن ئەو دنیا لۆ تاریک تکور و کا تاریکە دەرێم ئەوەنە چەند سای والله وبالله العالم تاریک هیچ لێ دیار نییە یاریان نیت لە دیار نییە والله کە تو كل صاير بقربان لنا وبطلع لقينا من مكة بقربان لنا صاير كتب مقيني وماري سلي ماري مقيني وماري تساوم نابي دمه ماري لو شلاي بروم أو لا
ماري ماري ما بصعيدي مارينا السلام عليكم. عليكم السلام. كول يا باشا انت ساكن؟ يا اخو باش حاسس. ما بصعيد الا ماريا. اوه تشاوم كوربي ما بسليم نا والله. رواني ايران ما كرديا. فكوا عندك دكتوري ليش انا فينك لا؟ لا والله هيك عم بينك هرچند برمانه دكتوري قوتي انا هيك عيبيني. لا باش سالبي ان شاء الله. ان شاء الله بتماي خويت خوكاك سليم قربانت بن بس دعاء خير له سعيد. ان شاء الله تساوي سالته ان شاء الله بهمتك ولا في غنبره ان شاء الله ديك. كرك بخير مستر هردو تشاو. ماري السلام عليكم. عليكم السلام بخير وما توفيق. أجل سعيد والله ما توفيق. سعيد رواني هندستان ما كرديا. أجل نعم قلت هذا نعم أو صديق قلت بيشار إيران. برمان إيران هرچند برمان إيران برمان كنشن دكتورا قلت أن شاوا كينيا هر عيبينيا. أو برا سورة أو كابلا ثابو نظام الصدق في اليوم نظام سابوا سانبوا هاتون هاتوا. لا والله ما توفيق هاتوا على إيران أو جرا رواني هندستان معك. وتمام خلاص إن شاء الله نسمع ماري ما لكن من دارنا قلت ما أسمع كابرة تسكت صيد. كرك بخير مستر هردو تشاو ما توفيق. سعادة إن شاء الله. تشاو دعاء خير لأبويك. زولي سعيد. زولي ها واللي رمى. زولي أو تلي رمى ها. زولي نزاني او همو ماندي بونو او همو بينو بردي همو بلاش بوي وقت تساو مني بتقيتر او جاني دكا دي اغرين ناو بيكلا او تساو كوري بساي زولي دريم دزاين سيا بري والله امنيا او هم دكتورم كل دكتور دري هيس عيبنيا امن فكرم هنا وبدي تصندي فكرم لي كرتوا قوشت ما او قناعاتي امن لك وقتي خوي امن ميراتي ما بابي خو من دابرا كان من داخش كانم حمل خو جراوا با امن درم الا اهوانا امن اوهام لياتيا والله زلي قوشت ما قناعات درم لو ميراتك ندمي والله يساعد اقدر زاني بوشتي يعني حقك هم بدا وبرا كان يخوض تاو دبي قيديناك بياندي ماري فرموا او ما توفيق قناته ما توفيق فرموا بري السلام عليكم. عليكم السلام بخير كوي يا باشا ساكن سعيد كوي سعيد ما توفيق سليم سليم باشي كوي باشي كوي ساشي ما خبرت بي ان شاء الله كوي ساي والله وزقتكم والله باشا اتساوت ساوت باش دبيني يمك شكل مرخاي شكل مرخاي بيتن الحمد لله والشكر او ساي هلا بيني لا والله هرنا بيني سليم باشا إذا درمانك خطأ صحيح وقنبو دكتور دري هيك عيبتني ما توفيق ما شاء الله دمانا لو أجنبي ما توفيق سليم ما سليم والله هنا بيتا بريف كل إيران مكرت تاران مكرت توران مكرت دولتنا ما نسب بس ما هل دكتورة شي ما توفيق ما توفيق درين أتو تساوت شبكي تواوا ايه وشي كابلا قوتني هندر بريش تواوا وشي كابلا قوتني جيتو بلاس تواوا أدينو همش تكالي تواوا همش لسريكا يك شجل دقي خوتي اقنتوا وش تكش حزنا بينا حزنا او تساوي شقوت دبي حتى دومانش كان يبكي ما شاء الله ايوه ده شلوتو هذا سعيد ليقري سعيد من درم دبي توزني نكت تناو ساوت ولا هو شيء توتنين يا إذا برزتو كاكا درساني لك ما توفيق لو قوري ويلي ببي اوي الزلي برين هو زليم لقدام على اساس شنو انه باخسه ورزي
لا هیچ عیبی نبوو مام تەوفیق مام سەلیم هیچ عیبی نەبوو ئەو ڕۆژەیە ما شاء الله ما شاء الله كاري خواي ساو قوتي أمن نمدي تو نابين ما شاء الله سبحان الله ما توفيق بري ما توفيق بري وتدير ما ها أتوي اه دمشان دزانم بشان دزام رقع ما توفيق بري أو دزاينتيا خير دقاتش تكمل بوبكي سلام شباب من بكري مام سليم بري قلت مام توفيق أو قلت ما قال بتسكن برا كان يمكن الروف وقنزيركو وخدو أو أنا برينا أو أنا بوان برينا خوش كان شنبين أو همود زيهم كده أو معلماتك إنهم أطلع ناتك أنت زام دريال اللي معذبوها والله غادي ياكل يا أمش بجمام بموزورش بجمام أمن حقا شوان مخواردي قلت بينك إنهم أو حقا يام بدمو بشكم أخوار من بيدكاتر يعني براسي تتو أري والله أدي لوقت خوي سايد سنن بيقولتي كلا قنا كلا استشام بدي كلا بيبشان ما كخوش براي خوتن أدي بجد نكدم كاكا لوقت خوي ولا كم بدك أعود دابل شيء من نكد سما أوا بشوان شي خواردي ها والله أوزني أمني نادم بعاي سليم أكو عليري أما اسمع الآن خبر عندنا دان هينم بعديرا هم بلا خوان بينا هم بيك بينا هم خش خوشان وقرن باش هم ما ضروا داكو بابا رحمة لداكو بابا سما سعيد أتوكاتك حقا نراجع برايا كانت والله سليم سليم قال أبجمان روشت لقد الدنيا واشتشي وهاتان هي وشي منك لا والله برا أمن أو مركو ماري بابهم هبو ملام هنا بملاي همو توزع كرت وشي برايانو بس يخش كان شو داو أمن هيك يسمنم أمن طماع أمن دريم يا العانش دريم أو طماع وماري دنيا أمي كورك والله أبدو ما بين سعيد هذه أجنام صعيب منه والله أو برا ما تو هذه هاي بالنور ليركو أنا برام دابر في لقان لسمار ميقاتي والله بياو هاني أمن زمي خومة ده كمان بياو درينا وها في لقيل جاش كذا وهمنا برامنا والله غير كذا غير شي قولت كذا هذه قولة كذا ما خلقنا بيا أخوة فك برا يقول لسا بارك وده ده تبر في لقان سعيد أو في لقان ريشك فك ونع والله هذه ده هذا بي إن شاء الله وين جينا نرم ده بي دينه كل إن شاء الله إن شاء الله إن شاء الله أو هاتوا أو هاك والله هربغات شو قنزي كوبرا لا والله قنزي كوني ما أنا راوتي والله بري أو علي ربون شغل عندنا تدوني هربغات شو هربغات كده أول درزام كده نقول يعني والله كاكا أما ندينكني نيش بعد عمل وقت أو علي خامك كده هاك علي والله لو والله كاكا بيمنو إيه من غلط يمكن بقى غلطينا كان والله قلت أنا إنه هيش بناوي عمل وقت على خامك كده أنا هيش بناوي لو أما غلط يمكن أوان له سليم سليم أقورن بقرا يا الله أقورن بقرا الله أو خورم قلت سعيد توفيق أقورن بقرا يا الله زلي ليريتو ليريا قيتم كانوا يا الله قيتم كانوا شو البوي رامتشن لا تتصاور رامتشن حتى كم برا كانوا اللي عندنا خوم ديخ ما بالنص بيان باش كم خوارو مشان لدريد نتن حفوم دا كانوا ميلاد كشم لي وردقن كانت تقول لو انا مخوار دبو زليتوش لقرم ولا سليم خودي تبساوي خور هاري والله أوان دي عول من قدا ورزام ديكر تيجي بقصر من يكر أزعل عن شيء ميلاد هذا ديه أري والله ما توفيق أدي هزار رحمتاني في سنان أويد هتا نينا للطبق نيقو الله صدق